280 کۆمپانیای ناوخۆیی و نێودەوڵەتی لە 16 وڵاتی جیاوە بەشدارن لە شەشەمی پێشانگای نێودەوڵەتی وەبەرهێنانی خانوبەرە کە ئامانجیان ڕەخساندنی دەرفەتی زیاترە لە بواری وەبەرهێنان و خانوبەرە و یەکەی نیشتەجێبوون. پێشانگایەکی سەرکەوتووە بەڕاستی ئێمە وەکو کۆمپانیەکانی خۆمان کە بەشداریەکەین وەکو ئاگادارن ینی لەم ڕۆژەی ئێستاە منافەسەکان ئەو با بڵین منافەسی کە لە بینی کۆمپانیەکانە هەیە لەسەر کوالەتیە خەڵکی ئێستی ئێمە زیاتر چاوکراوەیە بابەتەکان زۆر پەیوەندی بە نرخەوە نەماوە زۆر پەیوەندی بە شتە زاهریانەوە نەماوە کە پێشووتر مارکێتینی بۆکرا خەڵکی ئێمە سوپاس بۆ خوا ئێستا زۆر چاوکراوەیە ئەوەی کە زۆر تەرکیزی لەسەرەکەن کوالەتیە. جیا لە کۆمپانیا بیانیەکان ژمارەی کۆمپانیای ناوخۆیی بەشدارن لەو پێشانگایەدا کە دەیانەوێت ئاستی پەرەپێدان و پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان لە بواری وەبەرهێنان و خانوبەرە پیشانی وەبەرهێنەرانی بیانی بدەن تاوەکو بتوانن لەو ڕێگایەوە هانیان بدەن زیاتر لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن. ئێمە وەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان هەر لەبەر ئەو مەبەستەشە بەشداریمان کردووە لە شەشەمین پێشەنگای نێودەوڵەتی وەبەرهێنانی خانوبەرە لە هەولێر تاوەکو ئەو دەستە بین کە هەمیشە بۆ ئاوەدانی کوردستان لە پێشە و هەمیشە ئەو دەستە خێرەین کە ئەتوانین بڵین بەهۆیەوە ئەتوانین نمونەی جوانی هەرێمی کوردستان پیشانی وڵاتانی دنیا بین و بژڵین کۆمپانیای گەورەی لەم شێوەیە هەیە و ئەتوانێت پرۆژەی گەورە و لە بواری جیاوازکار بکات. ئەم پێشانگایە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت. کۆمپانیا بیانیەکان جگە لە خستنەڕووی توانای خۆیان لە بواری وەبەرهێنان و بیناسازی لە هەمان کاتدا ئەو وەبەرهێنەرانەی بە دوای دەرفەتی باشتری وەبەرهێنانەوە دەگەڕێن سەردانی پێشانگاکە دەکەن و لەگەڵ دەرچوانی زانکۆکان کە دەیانەوێت دەرفەتی کاریان دەست بکەوێت سەردانی پێشانگاکە دەکەن. 280 کۆمپانیا بۆ ماوەی 4 ڕۆژ لە پێشانگای نێودەوڵەتی وەبەرهێنان لێرە بەرهەمەکانیان نمایش دەکەن. دەیانەوێت لە ماوەی ئەو 4 ڕۆژەدا ئەو کەسانەی کە سەردانی پێشانگاکە دەکەن ئاشنا بکرێن بە بەرهەمەکانیان و بۆ ئەوەی لە داهاتوودا بازاڕێکی باشتر بۆ بەرهەمەکانیان دروست ببێت. بڕیار محەممەد، کورسات نیوز، هەولێر.